دوای 2 ساڵ لە چاوەڕوانی یاریزانان پاڵەوانێتی گۆڕەپان و مەیدانی یانەکانی کوردستان لە شاری هەولێر بەڕێوەچوو لە کوڕاندەیانە بەشدار بوون لە کچانیش حوتیانە تەنها یەک ژمارەی پێوانەی نوێ تۆمار کرا. پێشبڕکێکان لەسەر یارگای فرانس و هەریری و کۆلێژی پەروەردەی جەستەی و زانستەوەشیەکانی زانکۆی سەلاحەدین ئەنجام دران. طبعا ماوەیەکی دوور و درێژ بوو دوورکەوتینەوە لە چالاکیەکان بەهۆی هەندێک گیر و گرفتی دارایی، بەڵام خۆشبەختانە دوای ئەوەی توانیمان ئەم پاڵەوانیتە ئەنجام بدەین دەیانەی کوڕان لە هەرێمی کوردستان بەشداریان کرد، هەروەها حوتیانەی کچان لە هەرێمی کوردستان بەشداریان کرد. ئاستی پاڵەوانێتەکە تا ڕادەیەک مامناوەندیە بەهۆی ئەوەی کە ماوەیەکی دوور و درێژ بوو دابڕابوون یاریزانەکان، بەڵام خۆشبەختانە پێشبڕکێی بەهێز هەبوو و لە هەمووی خۆشتریش دوای ئەم دابڕانە ژمارەیەکی نوێی پێوانەی لە 400 بربەستی کچان تۆمار کرا، ئەوە جێگای خۆشحاڵی بوو. یاریزانان ڕەخنا لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ یاریەکە دەگرن و نەبوونی پاڵەوانێتیش بە هۆکار دەزانن بۆ پووکانەوە یاریەکە و نەبوونی ئەنجامی بەرچاو. ئەگەر دۆخەکەش بەم شێوێت تێپەڕ بێت یاریەکە لە هەرێمی کوردستان بەرەو دواوە هەنگاو دەنێت. وەکو جەنابیشی وتووە دوای 2 ساڵ بەبێ پاڵەوانێتی ئەم هەموو یاریزانانە لە ماڵەوە هەیە وازی هێناوە 2 هەفتە بەر لە وەزانیوێتی دەستی کردەوە بە تەمرین. بە حکمی ئەوەی ئێمە لە سەفەر بووین، چوین بۆ سەفەرێک تقریبان ڕۆژێ پێش باڵەوانێتێکە هاتینەوە. نەتیجەیەکی وام نەبوو بەس خراپیش نییە، ینی لەم قۆناغا هیچ یاریزانێک نەتیجە نەبوو، هەمووی ڕقەمەکان خراپ بوو، هەمویان ئەو وەختە نەبوو کە پێشتر کردیان. ئێستا ئێمە لە باتیەوەی یاریزانی ئێمە لە باتیەوەی باش بین بەرەبەرە خراپە بین، لەبەر نەبوونی پاڵەوانێتی، لەبەر نەبوونی خزمەتی یاریزان بە کورتیەکەی، هیچ لایەنێکی مادی، هیچ ینی معاشێک، هیچ شتێکی نادێن، بەس کاتی بتوڵەکە تەلەفۆنی دنیا بووەکان لە وەرە یاریمان بۆ بکە. ئەمەش ناچێتە سەر بەم شێوازەوە. من ئەم جارەش یاریم کرد، ئیجاری داهاتووتر ئەی مناڵ، ئەی ئێمە یەک مناڵمان نییە تا ئێستا حەزی لەم یاریە بێ، چونکە ناکرێت کە نەشکرا بەرەو لە ناوچوو نەچێت. دوای 2 ڕۆژ ڕکابەری لەسەر زەم پێشبڕکێکانی پاڵەوانتیەکە مەدالیای پلەکانی یەکەم و دووەم و سێم بە یاریزانان درا، دواتریش خەڵاتی یانەکان لە کوڕانیانەی سیروانی نوێ با 144 خاڵ یەکەم بوو، سۆلاوی نوێ با 122 خاڵ دووەم و شێروانەش بە 104 خاڵ سێم، لە کچانیش زانکۆی سلێمانی و سیروانی نوێ بە 139 خاڵ یەکەم و دووەم بوون، یانی سەورەش بە 111 خاڵ سێم بوو. حسێن محەممەد، کەناڵی پێم، هەولێر.